بەنای خوای گەورە و میهرەبان ئەوڕۆما هەموو لایەکمان زۆر خۆشحاڵین کە خوشکە بێریڤان ئازاد کراوە و زۆر دەستخۆشی لەو تیمە قارەمانەی پارێزەران دەکەین. بەڕاستی نازانی چۆن وەسفیان بکەین کە ئەوەندە ئازایەنە لەو ئیش و کارانە ڕاپەڕین. خۆنەویستانە خەڵکتر ڕەنگە بە دوای ماڵ و سامان و دەستکەوتە لە بۆ قەزێک ئەوانە خۆیان جانفیدا کردیە لە بۆ ئەو قەزیە نیشتیمانیە گەورانە. و خوشکە بێریڤانیش بەختەکی زۆر گەورەیە کە جیراوانی کوردستان جێی ڕێزن لە کوردستان. ئەوە نییە بری خەڵکشکن جەریمەیان کردنی. ئەوانەی کە دەگیرێن لە کوردستان زۆری دژی گەندەڵی دژی ئەوانەی کە وڵات هەڕاز دەکەن دژی ئەوانن لە بەرهەندێ زۆری جیراوەکانی کوردستان لە مامۆستایانی ئەینی مامۆستایانی زانکۆ ئەوتە مامۆستامان لەلایە پرۆفیسۆرە لەسەر عینی قەزایە سزایەکەی ئەوەیە کە بێبەش کرایە لە دەرسکۆ. ئەمە هەموو لێرە جێی شانازیە کە دەسەڵاتێکی وا سزاردا. بەڕاستی ئەو کاتی خەریکە برێم سەرشۆڕی بوو کە دەسەڵات پاداشت بکاتەوە. و بەڕاستی دەوری نارێم هەر ئەو مەجلیسەی ئێرە و هەر ئەوەندا خەڵکی کوردستان لەو قەزیەی زۆر باش بە جواب هاتن. هەر لە خانەقین ڕاتا دەگاتە زاخۆ ئەوە نەمابێ ئەوە بادینیە ئەوە سۆرانیە ئەوە فلان حیزبە ئەوە تقریبا میلەت یەک ڕەئی بوو و دۆستانی دووەلیش زۆر پاڵپشتیان کردن و الحەمدلله نهایەتەکی خێریش بوو لە بۆ ئەوانە. دەبابی خوشکە بێریڤان پاداش بکرا بواە لەسەر ئەو هەڵوێستە جوانانایی کە هەیبوو. بەڵام ئەو دەسەڵاتی ئێمە ئاوا غەدر لە هەموو لایەکمان دەکاو و ئیشاڵڵا ڕۆژی قیامەتی سزای خۆیان وەردەگرن ئەگەر لەسەر دنیایش نەبی. و خوای گەورە ڕەحمی بە خوشکە بێریڤان کرد کە گەیشتە دەستێکی ئەمین مەحامیەکان ئەو خەڵکەی کە لێرەنا و لە ئەنحای کوردستان لە برادرانی سلێمانی برادرانی کەرکوک برادرانی زاخۆ ئامێدی و هەتا دەگاتە دهۆک محامیەکانی ئەوانج بەشداریەکی زۆر فعلیان کرد لە بۆ ئەو ئیشەی و ئەوی زۆر مای دڵخۆشیشە زۆربەی زۆری بە خۆبەخشی بووە. ئەجن ئەو قەزیەکی زۆر گەورە بوو. زۆر سپاسان دەکەم دەستان ڕۆخەش بوو. زۆر بەخێر. گەورە میهرەبان زۆر سپاس لە ئەو میوانداری ئەوڕۆی دەستگای ستاندەر لە تیمی پارێزەرانی ستاندەر و هەروەها لە خاتو بێریڤان و کەسوکاری خاتو بێریڤان. ئەمە نای شارینەوە سەرەتا کە ئەمە دەستمان بۆ ئەو پرسە برد بۆ بەرگریکردن لە چالاکوان و ئازادی خوازانی بادینان تەکلیف کرا لەلایەن دەستگای ستاندەر و بە تایبەتی بەڕێز جەنابی مامۆستا مەسعود کە هەمیشە پاڵپشتمان بووە و بۆ ئەوەی بتوانین شتێک دارێک لەسەر بەردا بنین بۆ ئەو چالاکوانانی بادینان و ڕۆژنامەنووسانی بادینان. بە پێویستی دەزانم سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم ئەوانەی کە قسەیەکیان کردیا کامێرەمانێک ئەگەر لە پێش مەحکەمە ڕاوەستایە ڕۆژنامەنووسێک هاتوو لێدوانێکی وەرگرتووە هەموو ناوەندەی جیهانیەکان بەڕاستی مووقیفیان هەبووە بەیاننامەی زۆریان دەرکردیە ئیدانەی ئەو تەسەڕوفی دەسەڵاتیان کردێ کە لەگەڵ ئەو هەڵسوکەوتێک کە لەگەڵ ئازادی خوازان و ڕۆژنامەنووسانی بادینان دەکرێت. بە پێویستی دەزانم سپاسی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و بدایەت سەرەتا کە دەرگاکان هەموو داخرا بوو نابی ئەوەش بشارینەوە دەبی باسی ئەوەش بکەین. دکتۆر ڕێواز دەرگاکی بۆ کردینەوە لە ڕێگای وەکو سەرۆکی پەرلەمان دواتر ئێمە وەکو پارێزەرەکان توانیمان تا حەدێک کار ئاسانی لە ڕێگەی بۆ مەبەستی دروستکردنی وەکالە و هەروەها دیدەنی لەگەڵ ڕاگیراوان و سزادراوانی بادینان. هەروەها دکتۆرە مونا یاقۆب وەکو سەرۆکی دەستەی مافی مرۆڤ ناکرێت ڕۆڵی ئەویش دەبیر بکەین. بەڕاستی ئەویش هەمیشە پاڵپشتمان بووە لەگەڵمان بووە و لە هۆڵی دادگاش بەبەردەوام هەر لەگەڵمان بووە. من ئەگەر يعني ببورن إجازة بدن دمية توزق زيادة قصر السبابة كم بإجازة جنابة ماموسة طبعا. كيسي بروسي دەستگیر کردن و ڕەشبگیری چالاکوانان و ئازادی خوازانی بادینان طبعا پرۆسەیەک نەبووە بە یەکجاربی پرۆسێز بووە بە چەند مەرحەلەیەک لە کۆتاییەکانی 2019 و سەرەتاکانی 2020 دەستیان پێکرد دەسەڵات لە منطقی بادینان هەرچی دەنجی ناڕازی بوو هەرچی دەنجی بوێر بوو ئەوانیان هەموو حەسر کرد و سەرەتا ژمارەیەکی یەکجار زۆر دەگیر کرا ئەو هەر ئەو ژمارەیە نییە کە ئێستەمە لە ئێلان باسی دەکەین و یان کەیسیان هاتوتە دادگا. بەڵام خەڵکێکی زۆر دواتر
بەشە و ئازادیان کردوونە هەر لە دەستگاکانی ئەمنی ئازادیان کردوونەوە بەڕێنامەیان لێوەرگرتوونە کە نابێ لێدوان بدەن بۆ هیچ میدیایەک نابێ قسە بکەن دەنا ڕەشبژیرێکە خەڵکەکی یەکجار زۆر بوو زۆر لە عادەدەی زیاتر بوو کە ئێستا ئەمە لێرە باسی دەکەین. پارێزەرانی دهۆک بەڕاستی ئەو بابەتە ئەمە ڕاستە وەکو تیمی پارێزەران لە دەستگای ستاندەر وەکو بۆردی یاسایی دەستگای ستاندەر بەو ئیشەستین بەڵام چەند پارێزێتی چیمان لەگەڵ بووە ئەوان ڕەنگە لە دەرەوەی پارێزەرانی ستاندەر بوون ئەوانی شەرسپاسیان دەکەین لە بادینان چەند پارێزەرێکمان لەگەڵ بووە و پارێزەری تریش دە سلێمانی لەگەڵمان بووینە هەروەها پارێزەری تر لە تەواوی شار و شارۆچکانی کوردستان ئامادەی خۆیان دەربڕیە بەڵام ئەمە ئیکتیفامان کردێ بە ئەوەندەی لەبەرەوەی گوتوبە لە هۆڵی دادگا شوێنێکە جێگای ئەوەی نابێتەوە ئەگەر ناڕەنگە هەتا 200-300 پارێزەر ئامادەیان دەربڕی پەیوەندیان پێوە کردینە کە لە هەموو شوێنە جیاجەکانی کوردستان بێن دیفاع لە ئازادی خوازان و چالاکوانان و ڕۆژنامە نووسانی بادینان بکەن. بنسبة بێریڤان خان طبعا کە دایکی پێنج منداڵە لە ماوەی ساڵ و 7 مانگ تەنانەت ڕێگەیان نەداوە کە بێریڤان خان منداڵەکانی خۆی ببینێ کە ئەوە مافێکی سەرەتایی هەر بەندکراوێکە بە هەر تۆمەتێک گیرابیتن و نەخاستمە ئەگەر تۆمەتێکی کە لەسەر مافی خەڵک گیراوە خەڵکیت کە لەسەر تۆمەتیت کە گیراوە کە ئینسان ناتوانانی جاری وایە هەر باسیشی بکات لە هەندێک شوێن و مەجلیس منداڵیان بۆ هێناوە منداڵیان پێپشانداوە بەڵام بێریڤان خان دائیما ڕێگریان لێ کردووە. گرنگ ئەوەیە بێریڤان کە ئازاد کرا ئەمە پێمان وا بوو کە بێریڤان ڕخاوە بەڵام کە بیریمان هاتە دەرەوە پەنجەی سەرکەوتنی بڵند کرد زۆر دڵخۆشی کردین مادیبوونەکەی خۆمان هیچ لەبیر نەما کە دەرکەوت کە فعلەن لە جاران مسڕترە لە جاران ئازاتر و بوێرترە دەبێت ئەوەش ڕابگەینم بێریڤان خانیش و هەروەها ئەوە بەڕاستی مەبدەئەکە لەلایەن تیمی پارێزەران ئێمە پێمان وایە بەتر سنۆکی عمر درێژ نابی و بەسەر شۆڕی و بەڕیسواییش دیسان مرۆڤ نەڕزقی زیاد دەبینە عمری زیاد دەبی. بۆیە دووبارە سوپاسی مامۆستا مەسعود عەبدولخالق و هەوا تەواوی دەستگای ستاندەر هەموو ئەو ناوەندە جیهانیە ڕێکە پاڵپشتیان کردوین هەموو کەسولایان و ڕێکخراوەکان چالاکوانان ڕۆژنامەنووسان لە ناوە و دەرەوەی وڵات کە لە دەرەوەش بەڕاستی پاڵپشتێکی زۆری ئەو چالاکوانە نەکرایە. دووبارە سوپاس بۆ بەڕێستان هیوادارم ئەو ئەرکێک کە مامۆستا مەسعود پێیسپاردین توانی بێت بە دارێک لەسەر بەردەماندا نابی ئەوەی کە پێمان کرابی کردبمان زۆر زۆر سوپاس. بەناوی خوددا سپاس بۆ دەستگای ستاندەرد کە میوانداری ئێمەی کردووە من دەستخۆشی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە هەر لە سەرەتا دەستگیرکردنی ئێمە تا ئێستا لەگەڵما بوون پشتیوانمان بوون یارمەتی ئێمەیان داوە. سپاسی تیمی پارێزەرانی بادینان دەکەم کە زۆر لەگەڵمان ماندی بوو نەکرد ئەوانە نەبەنا کێشەکەمان کەیسەکەمان زۆر گەورە دەبوو ڕەنگە 2 ساڵێتر 4-5 ساڵێتریش تا دەدگایی نەکرابووینە بەڵام خۆشبەختانە خەڵکێکی زۆر هەم لە ناوە هەم لە دەرەوەی کوردستان پشتیوانێکی زۆری ئێمە بوون بۆ من و سەرجەم گیرەوانی بادینان ئەوەیان سەلوان کە ئێمە بەبێ تاوانی گیرەوین تەنها ئێمە دەنگێکی نەڕازین کە لە دژی نەعەدالەتی و نەدادپەروەری و دژی گەندەڵی وەستاینەتەوە تەنها داوای سەرەتاترین مافی هاوڵاتیان کە داوای حەق و مافی ئەوانمان کردە داوای مۆچەی ئەوانمان کردووە ئەوە کە حەقێکی ئەوان ئابێوەری بگرن. مسپاسی دووبارە سپاسان دەکەم کە میوانداری ئێمەتان کردووە هیوادارم هەر بەردەوام بن دەستخۆشتان لێ دەکەم و زۆر مەمنونی ئێوە.